سەبارەت بە پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق لەگەڵ میوانەکەم دکتۆر محەممەد شەریف پسپۆڕ و شیکەرەوەی سیاسی گفتوگۆ دەکەم بەڕێزیان لە ستۆدیۆشتن دکتۆر بەخێراتی سوپاس بۆ ئامادەبوونت لە دوایەوەی کە ئەنجامی بەرای هەڵبژاردن لای کۆمیسیۆنەوە بڵاو کرایەوە بەشێک لەلایەنە شیعەکان ناڕەزاییان دەربڕی و ئەنجامەکان ڕەت دەکەنەوە ئەو کەسانی کە لایەنگری ئەوانیشن هاتوونتە سەر شەقامەکان پێتان وایە ئەم دۆخە چی لێ دێت و بەرەو کوێ دەچێت بە تایبەت ئەو ناڕەزایی کە ئێستا هەیە لەلایەن بەشێک لایەنە شیعەکان وەروالایەن لایەنگرانیان وەکرە سەر شەقامەکانن. ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ میوانداریتان بەڕاستی ئەوەی کە بەڕێزت ئاماژی پێی زیاتر کتلە و تەیار و ئیتلافی فەتحە کە دیارە بە نەتایجەکان ناڕازین دڵنێکی یەکجار کەمیان هێناوە لە چاو هەڵبژاردنەکانی ڕابردوو من تەسەورم وایە فترێک ئەم بارودۆخە بەردەوامە بێ و ممکنە دوای لە ڕێی تەدەخولی ئێران و لە ڕێی تەدەخولی مەرجعیەتەوە ئەوانیش بە شێوەیەک لە شێوازەکان ئەکرێنەوە بە بەشێ لە پرۆسی سیاسی ئەم کۆناکە زۆر ئاساییە لەوە چێماوەی 15 بۆ 20 ڕۆژێک تانە بدرێت لە دەرەنجامەکان اینجا دوای ئەوە کە لە پرۆسی تانە لێبوونەوە نەتایجەکان کۆمیسیۆن ئەیدا بە دادگا و دوایش لە دادگاوە تەزدیقەکرێ و ئەچێتەوە بۆ محکەمەی فدراڵی اینجا دوای ممکنە 15 ڕۆژێک سەرۆک کۆمار پەرلەمان تازەکان بانکات و داوایان لێ بکات کەسێک کە لە هەمویان بە تەمەنترە جەلسەکە ئیدارە کات و اینجا دوایی ئەو کتلەی کە زۆرترین دڵنی هێنا و ممکنە کتلێ عەزم ئەو سەرۆکی پەرلەمان دەستنیشانکە نسبەتەن بەوەی کە ئەم بارودۆخە من تەسەورەکەم لە زۆربەی هەڵبژاردنەکانی عێراقە جەناب تەزانی هەموو جارێ ئەم بارودۆخە ڕوویاوە بەڵام بە بڕوای من ئەم جارە لە هەموو جارەکانی پێشووتر بەهۆی ئەم سیستمە ئەلکترۆنیەوە تەسەورەکەم نەزیکتر بوو بێ و پاکوتەمیزتر بوو بێ بەڕێز دەزانی لە هەڵبژاردنەکانی 2018 انتخابات لەمانی 5 کرا حکومت لەمانی 10 تشکیل کرا لە انتخابات و هەڵبژاردنی 2014 هەڵبژاردن لەمانی 4 کرا حکومت لەمانی 9 تشکیل کرا ئەم جارە پێتان وایە چۆن دەبێت دکتۆر تا چەند دوا دەکەوێت پێکەنانی حکوومەت بۆی ئەم بارودۆخی کە هەیە بە بڕوای من جیاوازێکی ئەو تۆی نابێ لەگەڵ جارەکانی پێش و ڕاستە موختەدا سەدر هەر دڵنیام هەوڵەدا لەوە ئەچێت کە حەزبکە زووتر حکوومەت پێک بێنرێ بەڵام پرۆسەکە خۆی هەر ئەوەنی پێویستە تۆ بە پرۆسەی تانەدانا ئەڕواینجە دوای بە پرۆسەی چوون بۆ محکەمە و دادگا و ئەوە ئەڕوا هەیئەی قەضا لە هەیئەی قەضاەوە بۆ محکەمەی فدراڵی لە محکەمەی فدراڵی و 15 ڕۆژ بۆ سەرۆک کۆمار هەیە تا پەرلەمان بانەکە اینجا دوای کە پەرلەمان بانکرا کە تەسەورەکم وایە هەر لە کتلەی تەقەدم جەماعەتی محەممەد حەلبووسی تەسەورەکەم هەر سەرۆکی پەرلەمان لەوانەوە هەڵبژێرێت اینجا دوا بە دوای ئەویش دوو لە سەرسەی پەرلەمان ئەبێت دەنبا لەسەر دەستنیشانکردنی سەرۆک کۆماری تازای عێراق کە عەلە الئەکسەر ممکنە هەر کەسێکی کورد بێ و لە سەر بە کوردستان و هەرێمی کوردستان بێ اینجا دوای ئەوەش داوا ئەکرێت لە گەورەترین کتلەی هەڵبژێرا و کە دیارە وازحە کتلەی سەدرە 72 کورسی هێناوە کە ئەو دەستنیشانی کاندید بکات جیاوازی ئەم جاری ئینتیخابات لەگەڵ جارانی پێشوو ئەوەیە کە بۆ نمونە بەڕێزت ڕەمە لە بیرت بێ لە هەڵبژاردنەکانی 2010 عەلاوینەوە 1 کورسی هێنا بەڵام دەولەی قانون 89 کورسی هێنا بەڵام بە حکمێوی کە توانی مەجموعە ئیتیلافات دروستکە توانی عەلاوی پشتێنێ و خۆی دکتۆر لێرەشدا کە سەدر زۆرترین کورسیەکانی بەدەستێناوە بەڵام لەلایەکی دیکەەوە مالێکی هەوڵدەدا کە بەشێک لەو لایەنانی دیکە کۆ بکاتەوە لە خۆی بۆەوەی گەورەترین کتلەی پەرلەمانی دروست بکات پێتان وایە کامیان سەرکەوتوو دەبن یاخود ئەم هەوڵانی مالێکی بەکوێ دەگا لە بەرامبەردا کە سەدریش تەواوی هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆی ئەو لانەی کە لە نزیکن لە خۆیەوە کۆیان بکاتەوە بە تێگەیشتنی من ئەم جارە ممکنە بۆ مالیکی نەلوێ وەکو جارەکانی تر چکۆ یاساکە گۆڕاوە یاساکە وەک من تێگەیشتون بە ئاشکرا ئەڵێت گەورەترین کتلەی هەڵبژێراو
ئەو کاندید بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەستنیشانەکە کەواتە واضحە سەدر بە 72 کورسیەوە کتلەی سەدر ئەم جارە ئیتیلافاتی ناو پەرلەمان و ئەوانە لەو حاڵەتە ناتوانێت کاریگەری بکات بەڵێ. باشە چی دەربارەی تەوافقی سیاسی دکتۆر ینی هەمیشە لە ڕابردوودا بە هەمان شێوەڕەنگە گەورەترین کتلە نەیتوانی بە خۆی سەرۆک وەزیرانێک دیاری بکات گەڕاوەتەوە بۆی کە بۆ تەوافقی سیاسی لەگەڵ لایەنەکانی دیکەدا کە زۆر کات عێراق هەر بۆ جۆرە بۆ پرسە سیاسیەکان بۆم جار ئایا سەدر بەتەنیا دەتوانی خۆی کاندیدێک دیاری بکە سەرۆک وەزیرانی داهاتوو دیاری بکە بێ ئەوەی کە لایەنەکانی دیکە ڕازی بن بۆ ئەو کاندیدا؟ ممکن نییە لە عێراقا بێت تەوافق ئەم پرۆسێ بکرێت یعنی هەمووی بەیەکەوە بەسراوە حتا پۆستەکانی کە بەر هەرێمی کوردستان ئەکەوێت بەسراوە بەو پۆستەی کە بەر عەرەبی سونە ئەکەوێت ئەوەی عەرەبی سونە بەسراوە بەوەی کە بەر عەرەبی شیعە ئەکەوێت ئەبێت تەوافقێکی تەواو هەبێ و هەر بۆ هۆکارەشە بەڕاستی ئەم کاتە زۆری پێچێ 5 مان و 6 مان تا حکومەت تەشکیلەکرێ لەبەرەوە ئەگەر مڕەشەحەکەش لە تەڕەفی سەدرەوە بێت تەوافق و بێ دروستکردنی ئەم ئیتیلافاتانە ممکن نیە جێبەجێ باشە دکتۆر هەر سەبارەت بە دیاریکردنی سەرۆک وەزیرانی عێراق هەمیشە ئێران ئەمریکا دوو وڵاتن کە هەژمونی خۆیان هەیە لە عێراقداوە زۆر یەکلاییکەرەوەن لە زۆربەی پرسەکانی عێراقدا بۆ دیاریکردنی سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق پێ دوایە ئەوان ڕۆڵیان چۆن دەبێت؟ بە دڵنیاییەوە دوای دەرچوونی ئەم نەتائیجانە ئێران و ئەمریکا بکەری سەرەکیە بن لە عێراقە هەر یەک بە ئاڕاستەی خۆی هەوڵەدا مڕەشەحەکان و ئەوانی کە لە خۆیەوە نزیکن بیان کاتە پلە و پۆستەوە بەڵام تەسەورەکەم لە نێوان ئێران و ئەمریکاشە جۆرێک لە باڵانس دروست دەبێت یعنیەوە نیە ئەمریکا لە 100% مڕەشەحەکانی خۆی زاڵکاونە ئێرانیش لە 100% جۆرێک لە باڵانس دروست دەبێت لە نێوان بیر و بۆچوونی هەردوولا چونکە نە لە بەرژەوەندی ئەمریکایە عێراق ناسەقامگیر بێ و نە لە بەرژەوەندی ئێرانیشە عێراق ناسەقامگیر بێ هەرچەنە وەگەزانی تەحالفی فتح شکستێکی گەورەی هێناوە لەم ئینتیخاباتە ئەمە بە دڵنیاییەوە ئەکید نیگەرانی دروست کردووە لە تاران بە تایبەت لە حاڵەتێکە کە تەیاری سەدری بەوە ناسراوە کە ئەیەوێت مەسافەیەک لە بینی خۆی و تارانە دروست بکە بەو هۆکارە من دڵنیام یعنی جۆرێک لە باڵان سەر دروست دەکرێتەوە. دکتۆر کاتە پاشەکشەی بەشێک لە لایەنەکان کە نزیکن لە ئێران لە ئەم هەڵبژارنەدا کە کورسەکانیان زۆر کەمی کردو دەنگەکانیان کەمی کردووە ئەمە بەمانای چی دێت دەکرێت بڵین بەمانای پاشەکشەی ئێران دێ لە عێراقدا؟ بەڕاستی ممکنە ئەو معنایە بعد لە ئاستی شەقامە یعنی شەقام لەوە بێزار بێت لەم نفوزە زۆرەی ئێران کە هەیەی بەسەردام و دەستگا و مؤسسات و کتلە و ئەحزابە بەڵام لە واقعە ئێران خۆی وەکو هێزێکی ئەقلیمی تەواجودێکی گەورە و زاڵ و بەتوانای هەیە ئەگەر ئەو پاشەکشێش ڕووبات هەر ئێران تەواجودی خۆی نفوزی خۆی بەردەوامە بێت تا ڕادەیەکی زۆر. باشە هەر سەبارەت بە سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق تا چەند ئەگەری هەیە کە کازمی کاندید بکرێتەوە بۆ ئەو پۆستە بە تایبەت لەلایەن سەدرەوە؟ ممکنە خۆی عادەتەن کاندیدی لاواز وەکو دکتۆر عادل عەبدولمەهدی یان مستەفا الکاظمی لەو کاتانەیە کە کتلێک دڵنی پێویست یان دڵنێکی گەورە نەهێنێت بەڵام لەم حاڵەتای من هەستم وایە کە تەیاری سەدری کورسێکی زۆری هێناوە ممکنە تەیاری سەدریش بۆ ڕازیکردنی ئەمریکا و لە عینەن کاتیشا بۆ ئەوەی ئەو کەسێک کە ئەبێ بە ڕئیس وزەرای عێراق نەبێ بە کەسێک کە گەل بتوانێت پەنجەی لۆمەی بۆ ڕاکێشە ڕاستەخۆ بڵێ ئەها ئەوە نوێنەر و مڕەشەحەکەی ئێوە کەسێکی شکست خواردووی بێتوانا بوو وەکو سەرۆک وەزیرەکانی تر بوو ممکنە لەبەر ئەم دوو هۆکارە کەسێکی لە ئەمسالی کاظمی ببێتەوە بە سەرۆک وەزیران. باشە دکتۆر محەممەد جەنابتان وەکو شیکەرەوەیەکی سیاسی و پسپۆڕێک چی دەبینن لە دوای پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق یاخود خوێندنەوەتان بۆ عێراق چی دەبێت لە دواتردا لە دوای تەشکیلکردنی حکوومەت ئەو گۆڕانکاریانە چییە کە ڕوو دەدات لە عێراقدا؟ بە بڕوای من گۆڕانکاریەکی
نوعما گرنگ ڕوویاوە لەم هەڵبژاردننا وەک جەناب تەزانی دائرە ئینتیخابیەکان لە 8 بازنەوە بوو بە 83 ئەمە کارێکی کردووە کە هەندێک گروپ و کوتەلی بچووک داخل بنەوە یەکێک بە لە داواکاری خۆپیشاندەران لە ئۆکتۆبەری 2019 وەک جەنابت ئەزانی ئەمە کارێکی کردووە کە نزیک 40 کورسیەک بەر سربەخۆکان بکەوێ. ممکنە ئەم سربەخۆیانە تا ڕادەیەکی بچووک ناڵم ڕادەیەکی گەورە کاریگەریەکییان هەبێ لەسەر بارودۆخی ناو پەرلەمان و شێوازی تەوەجووەکان. گۆڕانکاریەکی تری ڕوویاوە ئەم جارە ژمارەی دڵنی ژنان لە 125 بۆ بە 129 یعنی لە 104 کردووە سەر و کۆتاکە. ئێستا وەک تێگەیشتوم 97 خانم ئەبن بە ئەندامی پەرلەمانی عێراق ممکنە کاریگەری ئەم داخڵبوون و وەزنێکی زیاتری جەندەری مینەش ئەوش کاریگەریکە بێ بەڵام بە حەزەکەم سەڕیح بم لەگەڵتا بە شێوەیەکی گشتی تەسەورم وایە هەر بەردەوامبوونی ئەم بارودۆخەیە بەم شێوەی کە ئەیبینی تەغییری جەوهەری من تەسەور ناکەم ڕووبات بەڵێ. باشە کاتە خۆپیشاندەران داواکاریان هەڵبژاردننی پێشوەخت بوو لە عێراقدا دکتۆر کاتە بە پێی قسەکانی جەناب بیشت بێ گۆڕانکاریەکی جەوهەری نابینزرێ بە تایبەت لەو بارودۆخەی عێراق کە بەشێکی زۆر لە داواکاری خۆپیشاندەران نەبوونی خزمەتگوزاری بۆ گرفتانی کە هەیەە لە عێراقدا ئای لەم لایەنەوە گۆڕانکاری ڕوودەدات؟ تەسەورەکەم ئەو کەسەی کە سەرێک وەزیران بێ و لە تەڕەفی سەدرەوە بێ و ئەویش لەسەر ئەو پەیامە هاتووە بۆ گەل هەوڵبات هەندێک چاکسازی بکە بەڵام قسەکردن لە کاتی ئینتیخاباتە شتێکە واقعی دەسەڵات شتێکی ترە ئایا کە چوە دەسەڵاتەوە ئایا ئەتوانێت کارەبات چاکە لە یەک دوومانە ئایا ئەتوانێت موچە چاکە تەعینات زیاکە ئەمانە هەمووی پرسی زۆر ئاڵۆزن بارودۆخی ئابووری عێراق ناتەواوە چەندین کێشە و گیر و گرفتی هەیە. لە ئۆپۆزیسیۆنە قسەکردن ئاسانە لە دەسەڵاتە کردەوە زۆر قورس و ئاڵۆزە. اینجا من تەسەورەکەم ئەوە شتێکی تریش یەکی لە داواکاریەکانی تری خۆپیشاندەرانیش ئەوە بوو تاوانبارەکانی کە 20,000 گەنجی عێراقیان برینار کرد و 600 گەنجی عێراقیان کوشت بدرن بەدادکە تا ئێستا ئەوەش نەکراوە یعنی یەکێک بوو لە داواکارە سەرێکیەکانی خۆپیشاندەران ئەوەش جێبەجێ نەکراوە. بەڵام بەڵێ ینی ممکنە هەوڵێک بدرێ هەندێک چاکسازی بکرێت لەو بوارانە بەڵام جەناب تەزانی کێشەکان زۆر لەو ئاڵۆسترن کارەبا بەمان و دوومان یان موچەیان تەعین ئەو شتانە. دکتۆر محەممەد وەک دوا پرسیار ئەگەر خوێندنەوەیکی زۆر بکەیت بۆ عێراق بەگشتی داوەتوی عێراق ئەم بارودۆخی کە ئێستا لە عێراقدا هەیە لە هەموو ڕۆیەکەوە. پێتان وایە تا چەندی دیکە عێراق بەم جۆرە دەمێنێتەوە هەر لە گرفتی کارەبا نەبوونی خزمەتگوزاری گرفتی گەورەی لایەنە سیاسیەکان بەتایبەت ئێستا کە گرفتی ناوماڵی شیعەیە لەنەو خۆیاندا بوون بە چەند بەشێکەوە گرفتی گەورەیان هەیە پێتان وایە ئەمە تا چەند بەردەوام دەبێت لە عێراقدا؟ بەڵێ پرسیارێکی جوانە بە بڕوای من عێراق دەوڵەتێکی شکست خواردووە تاقە چارەسەر بۆ کۆناغی داهاتوو دابەشبوونی عێراق بەسەر 3 هەرێمی فدراڵی هەرێمێکی شیعە هەرێمێکی سونە و هەرێمی کوردستان ومێدی گەورەم وایە ئەندام پەرلەمانی تازەکانی کوردستان هەوڵێکی زۆر جدی بن بۆ جێبەجێکردنی مادەی 140 جەنابتان ئەزان لە 2011 پارێزگای ئەنبار پارێزگای دیالە پارێزگای نینەوە داوای مافی بەهرێنبوونیان کرد لە 2005 عەبدولعەزیز الحەکیم داوای مافی بەهرێنبوونی بۆ 9 هەرێم کرد دوا بەدوای ئەوە پارێزگای بەسڕە داوای کرد لە 2011 یعنی تەوەجه و بیرکردنەوە کەش لەوێ هەیە. بە بڕوای من تاقە چارەسەر ئەوەیە لەم کۆن بڵین لە داهاتوویەکی نزیکە و جێبەجێکردنی مادەی 140 لای من ئەولەویەتی ئەو پەڕی هەیە بەنسبەت کوردەوە. زۆر سپاس بەڕێز دکتۆر محەممەد شەریف پسپۆڕ و شیکەرەوەی سیاسی سپاس ئامادەبووی لە ستۆدیۆ 8. زۆر سپاس بۆ ئێوە. بەخێر هاتی.